بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت وەم کاتە و گشت کاتێکتان باش خۆشەویستانم کارزان مەحمودم خۆشحاڵم لە ڕووماڵێکی نوێدا لە سەرپرسی جەنگی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرکۆماری ئیسلامی ئێران لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستان. خۆشەویستانم ئەمڕۆ 37 ڕۆژ تێپەڕ دەبێت بەسەر دەستپێکردنی جەنگی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرکۆماری ئیسلامی ئێران. تام کاتە ئەم جەنگە بە منطقی هێز یەکلا نەبووەوە. ئەمریکا و ئیسرائیل نانتوانیوە لە مەیدانی سەربازی بە تەواوەتی باڵادەستی خۆیان بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا بسەپێنن. ئەگەر چی لە ماوەکانی ڕابردوودا دەیان جار ئەمریکا و ئیسرائیل لێدوانیان داوە کە بە تەواوەتی ئاسمانی کۆماری ئیسلامی ئێران لە ژێردەستی خۆماندا، بەڵام بە پێی نوێترین ئامارد لە سەرەتای دەستپێکردنی جەنگەکەوە تاوەکو ئێستا نزیکەی 19 فڕۆکە و هێلیکۆپتەری ئەمریکا و ئیسرائیل لە کۆماری ئیسلامی ئێران و لە ئاسمانی ئێران خراونەتە خوارەوە. ئەمە نوێترین پێشهاتە پەرەپێدانە تەکنۆلۆژیە سەربازەکانی ئێران وای کردووە کە دۆخێکی نوێ لە شەڕ بێتە پێشەوە. بەگشتی لە دوای ئەم هێرشە چڕوپڕانەی کە ئەمریکا و ئیسرائیل کردوێتە سەر بەشێک لە وێزگە ئەتۆمیەکانی ئێران، دەیان جار ئاژانسەکانی نێودوڵەتی و زەیەتۆم باسییان لە مەترسیەکانی سەرهەڵدانی تیشکدانەوەی ئەتۆمی یاخود لێکەوتەی ئەتۆمی کردووە. بە تایبەت بەڕێوەبەری گشتی ئاژانسی ئەتۆمی رووسیا مەترسی زۆر جددی بە تایبەت لە وێزگەی بوشە هەڕادەگەینێت. ئەگەر بێت و خوا نەخواستە حاڵەتێکی واڕوودا کێ لەم بابەتە بەرپرسیارە. دۆناڵد ترامپ چەندین جار هەڕەشەیەوەی کردووە کە هێرش دەکاتە سەر ژێرخانی وزەی کۆماری ئیسلامی ئێران. دوو جار وادەکەی درێژ کردەوە. پێرێش باسی لەوە کرد 48 کاتژمێر ماوە بۆ کۆتایی وادە دەرگای دۆزەخ بەسەر ئێراندا دەکەمەوە. ئەم دەرگای دۆزەخەی کە ئەمریکا و ئیسرائیل دەڵێن دەیکەینەوە چییە و نیازی چیان هەیە؟ هێرشی زەمینی دەکەن لێدان لە بنکاتۆمیەکانی کۆماری ئیسلامی ئێرانە. جارێکی دیکە لە کاتێکدا پێشتر ئەوان ڕاگەیاندووە کە ئەوان بە تەواوەتی پرسی ئەتۆمی ئێرانیان یەکلا کردوێتەوە و لەناو بردووە. ئەمانە و چەند پێشهاتێکی نوێی جەنگ لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر محەممەد بازیانی لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت گفتوگۆی لەسەر ئەم بابەتە دەکەین. بەڕێزان، ئەمە یەکێکە لە هەستیارترین بابەت، نوێترین پێشات بە تایبەت پرسی هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر دەستگا ئەتۆمیەکان. لی خاچۆڤ سەرۆکی ئاژانسی وزەی ئەتۆمی رووسیا دەڵێ زۆر نیگەرانین، مەترسێکی زۆر جددی هەیە لەسەر تەقینەوەی وێزگەی ئەتۆمی بوشەهر و بڵاوبوونەوەی تیشکدانەوەی ئەتۆمی لە ناوچەکەدا. بەڕاستی ئەگەر بێت و ئەمە ڕوو بدات وەکو خۆیان ئاماژیان پێکردووە، نزیکەی 200 کارمەندی رووسیاش کە لە وێزگەکەدا کاریان دەکرد دوێنێک شاندیانەوە لە وێزگەکە، تەواوی وڵاتانی کەندا و پیس دەبن بە تیشکدانەوەی ئەتۆمی. ئەمەش کاریگەری لەسەر تەندروستی هاوڵاتیانی ئەم ناوچانە دروست دەکات. لە یەکسەر ئەم پرسە لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر محەممەد بازیانی با سوپاسەوە لە شاری هەولێرەوە لەگەڵم دەبێت گفتگۆی زیاتر دەکەم. دکتۆر سڵاو لێبێت، وەم کاتت باش، سوپاس بۆ دەرفەتی بەڕێستان. دەمانەوێت لێرە دەست پێ بکەین ئەم پێشاتە نوێیانەی کە هاتوونەتە پێشەوە پرسی خستنە خوارەوەی فڕۆکەکانی ئەمریکا. ئەمە پێشاتێکی تازە نییە لە جەنگ، چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت؟ سەرەتا بەناوی خوا، سەڵات و سەلام لەسەر پێغەمبەری نازدار، سەڵاو و ڕێزم بۆ جەنابتەیە کاک کارزان و سەرجەم بیسەران و بینەرانی ئەم کەناڵە خۆشەویستە. لە ڕاستیدا ئەوەی جەنابەت فەرمووت بۆ وەڵامی جەنابەت معلومە لای بەڕێستان و هەموو با بڵێن بینەران و بیسەران کە ئەم شەڕە سەپێنراوە لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە ڕژێمی زایەنیەوە شەڕێکی نەگریسە و هەدەف و ئامانجەکانی بە ئاشکرا دیارە. بەڵام ئەو هەدەف و ئامانجانێک کە ئەوان بوویانە بە حەقیقەتەن تا ئەم ساتە وەختە نەتواندراوە با بڵێن جێبەجێ بێ. بۆیە هەوڵ و تەقەڵای ئەویانە محاولەی ئەوە بکەن ژێرخانی با بڵێن جمهوری ئیسلامی ئێران بە تەواوەتی داتەپێنن، بەمەبەستی ئەوەی هەر هیچ نەبێ ئاوی ڕوویان تۆزێ بمێنێتەوە و بڵێن ئەوە تا ڕادەیەک ئێمە سەرکەوتنمان بەدەست هاوردووە. ئەتوانین زیاتر تیشی بخەینە سەریان ئەگەر پرسیارەکان ئاراستەمان بکەین. ئێستا سەرۆک وەزیرانی پێشووی ئیسرائیل دکتۆر محەممەد ئیهۆد ئۆڵمێرت باسی لەوە کردووە کە ئەمریکا لە دوای ئەوەی لەگەڵ ئیسرائیل بەسەر
کۆماری ئیسلامی ئێراندا سەرکەوتوو نەبوون لە جەنگ لەم جەنگەی کەدا نابوو ڕژێمی ئێران بگۆڕن. دەڵێت ئێستا هیچ ئایدیایەکی استراتیژی ڕوونیان نییە، نازانن لە قۆناغەکانی داهاتوودا چی دەکەن. دەمانەوێت بپرسین کە ئەمریکا و ئیسرائیل جگەل لە هەڵتەکاندنی ژێرخانی ئابووری چی دیکەیان هەیە لە ئێران بیکەن؟ دەتوانن لەو ئامانجە استراتیژیانەی کە دایان نابوو، دەستگرتن بەسەر گەروی هۆرمۆز، دەستگرتن بەسەر یۆرانیۆمەکەی ئێران، ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئێران ڕژێمەکەی، ئەمانە ئێستا بوونەتە خەیاڵای ئەمریکی و ئیسرائیلیەکان؟ خۆی استراتیژێتی ئەمریکا و ئیسرائیل ئەوە بوو لە ماوەیەکی زۆر کەمە خۆیان ئامادە ئەو بۆ ئەوە نەکردبوو کە شەڕێکی درێژخایەن ببێ. بە طبیعەتی حاڵ مەرحەلە و قۆناغی یەکەم هەوڵی ئەوەیاندا لە قیاداتی با بڵێن جمهوری ئیسلامی دەرێن هەر لە ڕاهبەری جمهوری ئیسلامی ئێرانەوە هەتا گاتە هەموو فەرماندە عسکەری و سیاسیەکانیان، بەڵام بەوە وایان تەسەوور کرد خلالی 5 ڕۆژ 4 ڕۆژ 5 ڕۆژ خەڵکی با بڵێن دانیشتوانی جمهوری ئیسلامی ئێران ڕاپەڕین دەکەن دژ بە دەسەڵات و ئەوە نەتیجەکەیان بوو. بۆیە ترامپ بە ئاشکرا ئیشارەتی بەوە کرد و ئەمە وەکو ئەوەیە شەڕێکی با بڵێن خاطفی بە عەرەبی پێڵێن یعنی کوتوفڕیە و تەواو ئەبێ وەزعەکە، بەڵام ئەوان بەحەقەتەن دیراسەتی زۆر واقعیان نەکردبوو واقعی ئێران و واقعی جمهوری ئیسلامی ئێران و لەگەڵ ئەوەی وایان تەسەورە کرد حاڵەتێکی مەعیشی وەکو پێویست نییە لە ئێرانە، ئەمە ئەبێتە مایە ئەوەی ئەو خەڵکە هەمووی هەڵسێ بە هەموو قەوم و بە تایبەت کورد و بلوج و با بڵێن تورکەکان و عەرەبەکانی ئەهواز و ئەمانە، بەڵام ئەو استراتیژیان کە تێکچوو بە طبیعەتی حاڵ لەوەیە شکستێکی گەورەیان هاورد. ئەم پەنابردنە بۆ ژێرخانی ئابووری با بڵێن و اقتصادی و استراتیژی ئێران ئەمە بەڵگە و دلیلی شکستێکی زۆر گەورەیە، چونکە بە طبیعەت هەتاکو شەڕێکی با بڵێن پیادەیی نەبێ جوندی ئەمریکی نەچێتە ناو وڵاتی ئێرانەوە کە ئەمە محاڵە بچێتە نایەوە، چونکە ئەزانن ئەگە بچنە نایەوە دەرناچن، چونکە تەجروبەی کەشەیە، تەجروبە هەیە لە ئەفغانستانە، تەجروبە هەیە لە ڤێتنامە، هەروەها تەجروبە هەیە لە با بڵێن عێراقا. ئەمە حاڵەتێکە ئەوان ترسی شەڕی درێژخایەنیان هەیە، چونکە شەڕی درێژخایەن ڕاستە هیچ لایەک سەرکەوتوو نابێ، بەڵام ئەو لایە سەرکەوتووە بێ کە سەبر و تەحملی ببێ. بە طبیعەت ئێران بە حکمی ئەوەی عمقێکی تاریخی هەیە و مێژویی هەیە لە شەڕ و ئەو شتانەیە، معروفە لای هەمووان کە ئێران هەر لە ئیمپراتۆریەتەکانیانەوە کە وەختی ساسانیەکان و ئەمانە تەحمل و سەبرێکی زۆریان بووە، لەگەڵ بێزنتەکانە شەڕ بەردەوام بووە، ئەوان بە تەحمل و سەبر بوون. ئەواتە ئەم ئەزمونە وەکو شتێکی خوجەیی لێ هاتووە، یعنی وەکو چۆن فترەت شتێکی هەبێ ئەبەم شێوازەیە لێ هاتووە، یعنی تەجروبەی ئەویان هەیە. لەبەر ئەوە بۆیە استراتیژێتی ئێستا ئیسرائیل و ئەمریکا تێکشکاوە. معلومە لای بەڕێستان جەنابتان ئیشارەتان بەوە کرد کە با بڵێن سەرۆک وەزیرانی ئیسرائیل یان سەرۆک کۆماری ئیسرائیل بە ئاشکرا ئیشارەتی بەوە کردووە کە ئەو استراتیژیەی بوویان فەشەلیان تێدا هاوردووە، بە فعلی نەکەرە و زۆربەی زۆری سیاسەتمەداران تەنانەت حتا حاخامەکانشیان دەڵێن ئەمە ئەبێتە مای نیایەتی ئیسرائیل و گەورەترین شکستی ئابووری و سیاسی تەنانەت بۆ ئەمریکاش. یعنی ئەمریکا بە نەزەر هیچ کاتێ وەکو ئێستا ئاوها شکستی ناوردۆ، هیچ کاتێ خۆی بە ئاشکرا ئەڵێ لە شەڕی جیهانی دووەمە بەقەدەر ئێرە با بڵێن ئەمریکا هیلاک نبووە بەدەست ئەم شەڕەوە. خۆی ترامپ خۆی بە ئاشکرا ئیشارەت بەوەکە و ئەو مەصرف و بوجەی کەدایانناوە بۆ ئەم شەڕە زۆر گەورەترە لەوەی کەدایانناوە و کە با بڵێن داخلی شەڕی جیهانی دووەم بوو. لەبەر ئەوە بەڕاستی بە هەموو مەعایرێک دەرئەکەوێ ئەمە شکستێکی گەورەیە بۆ ئەمریکا. ئەمەشی کە ئەیڵێ ئەمە چەنەها جار درێژی ئەکاتەوە و دوایی کورتی ئەکاتەوە و تهدید دەکاتەوەکە بەڵگە و دەلیلە لەسەر ئەوەی ئێستا ئەو فڕۆکانشی کە کەوتە خوارەوە ئەمەش بەڵگە و دەلیلە لەسەر شکستێکی کەی زۆر گەورەی ئەمریکا، چونکە ئەمریکا ئەو فڕۆکەیە کە کەوتۆتە خوارەوە ئەو فڕۆکەیە بە چەنەها ملیۆن دۆلاری تێچووە و بە تەسەوری خۆی ئەمە ناکەوێتە خوارەوە، بەڵام کە ئێستا بەرگری ئێران توانی ئەم فڕۆکانە بەرێتە خوارەوە لە مەودایەکی زۆر کەما چەنەها فڕۆکەی و ئێستا خۆی لە ئاسمانەوە محاولاکە ئەو فڕۆکانی کە کەوتۆتە خوارەوە هورد و خاشی بکە بۆ ئەوەی ئیسفادەی لێ نەکرێت لەلایەن ئێران و لەلایەن ئێران و لەلایەن نەیارانی ئەمریکاوە. باش
دکتۆر محەممەد هەر بۆ پاڵپشتی قسەکانی بەڕێستان کە ئەمریکا و ئیسرائیل لە شکستدان و بەرە و قۆناغی لە ناوچوون لە ئایندەدا دەبنەوە لە ڕووی استراتیژیەوە. سوپاسالاری پێشووی ئەمریکا لێدوانی داوە دوێنێ ڕاندی جۆرج دەڵێ پیاوێکی شێت گەلی مەزنی ئەمریکا بەڕێوە دەبات. پرسیارەکە لێرەدایە بۆچی دۆناڵد ترامپ ڕناگیرێت، بۆچی داهاتووی ئەو ڕنگ و ڕۆی کە ئەمریکا لە جیهاندا هەیبوو لە دوای جەنگی غەزە و ئێران و خۆرهەڵاتی ناوەڕاست دانەوێت ناشرینی بکەن. پرسیارەکە لێرەدا دۆناڵد ترامپ بۆچی ڕناگیرێت؟ بطبيعة حال معلومة لاي بريستان كونغرسي أمريكي پاش 2 هەفتەیەکە دانیشتنی هەیە. ئەم صلاحیەتانەی لە دەستوری ئەمریکادا هەیە با بڵێین سەر و کۆمار صلاحیاتێکی زۆر هەیە بە تایبەت بۆ شەڕ و ئەم مەسەلانە، بەڵام ئەگەر بێت و فترە زەمانەکەی تێپەڕی ئەو وەختە با بڵێین قورساییەکی سیاسیەکەوێتە سەر ترامپ. بۆیە ترامپ ئێستا زۆر بێتاقەتە لەو وەزعە، دەیەوێت وەزعەکان تەواوکە و خۆی داوای ئێستا دانیشتنەکە لەگەڵ ئێرانە و بە ئاشکراش باسی ئەوەکە ئێمەمانەی بە باشی ئەزانی تەنانەت وەزیری خارجیەکەشی وەزیری با بڵێین دیفاعشی بەرگریشی ئیشارەت بەوە کە ئێمە پێمان باشە بە ئاشتی تەواو بێ. باشە ئاشتی چۆن تەواو بێ کە تۆ بەو شێوازەی هەرشت کردوتە سەر وڵاتێک هەزارها کیلۆمتر هاتوویتە و ئەوەی کە تۆ وتوتە هیچی تحقیق نەبووە نهاتۆتە دی. لەبەر ئەوە ئەمە حاڵەتێکی دروست کردو. بەڵام معلومە لای بەڕێستان ئەو فەضایح و ئابڕوو چوونەی بستاین ئەو جەزیرە ئابڕوو بەرەی لە ئەمریکایە کە حیا و ئابڕووی هەموو دیموکراتێتی دنیای برد کە ئەمانە گۆشتی ئینسان ئەخۆن، خێنی ئینسان ئەخۆن و هەروەها هەموو هەوڵ و تەقەڵاکەیان فقط جنس و ماڵە مادەیە. بۆیە ئێستش ئەم شەڕێک کە ئەمان کردیان تەسەوری ئەوەیان نەکرد ئێران بەم عەقڵانە بەم ستراتیژیەتە بەهێزە دێتە ناو مەسەلەکەوە. ئێرانش ئێستا شەڕی ئابووریەکە لەگەڵ ئەمریکایە و تەنانە دوای کردووە ئێستا هەموو ئۆروپا ئیستیعدادی ئەوەیان نییە بێنە ناو ئەم شەڕەوە و بە هەمان شێوە ئەو دۆناڵد ترامپ ئیشارەت بەوە دەکات دەڵێ ناتۆ ترسنۆکە و لە هەمان وەختیشا یعنی قسەی وا ئەڵێ بە ئۆروپیەکان کە من دیفاعتان لێ ناکەن بڕۆن خۆتان گەروی هورمز بکەنەوە. ئەمە هەمووی بەڵگە و دەلیل لەسەر دۆڕانی ئەو کابرایە. بەڵام ئەوەی کە ئیبستاین بوو ئەو فەضایحانەی کە هەیە ئەو وەرەقەیان جولان بە تایبەت مۆسادی ئیسرائیلی ئەو وەرەقەی جولان بۆ ئەوەی ترامپ بێنێتە ناو شەڕێکەوە بۆ زیاتر ئابڕووی نەچێ. بەڵام ئەوە تا دەرکەوتۆ زیاتر ئابڕووی چوو هەم سیاسیەن ئابڕووی چووە و بۆ تەمای ئەوەی کە بە مەلاین کەس ئێستا لە ئەمریکایە با بڵێن خۆپشاندان بکە لە هەمان وەختیشە ئێستا تەماشاکە تەنانەت لیترێک بنزین چۆتە $4 یعنی ئەمە حسابکە. دکتۆر محەممەد باسی پستاینت کرد زۆر سەیرێ دەکرد لە ناوەندەکان، بەڵام ئیسرائیل هیچی نێشتەوە هەموو شتێکی ئاشکرا کرد بە تایبەت خودی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاش و پەیوەندیەکانی بە بابەتی پستنەوە شتێک ماوە دۆناڵد ترامپ لە ئیسرائیل بترسێت لەوە یاشکرای بکات بکەوێتە ژێر لۆبی و کاریگەری ئیسرائیل یان ئیپستاین هێشتا بە تەواوەتی ئاشکرا نەکراوە ئەمە مشتێک وارێک کیانی جوولەکە ئەوەی مەقسەدیان بوو ئەم شەڕ بکەن ئەم شەڕیان بەم سەرۆکە کرد بە ترامپ کرد. ترامپ ئێستا کەوتۆتە بینی دوو حاڵەتەوە و ئەگەر دوێنێکە جەنابتان ئەکید هەموو میدیاکان بینیان تووشی هستیریایەکی زۆر گەورە بووە بە تەمای ئەوە بوو کە عەلە ئەساس لە بەرامبەر ڕۆژنامە نووسان با بڵێن بابەتێکی بێ قسە بکە کە ڕۆیشتە ئەوێ تەنها سەڵاوێکی کرد و ڕۆیشتنەکەشی ڕۆیشتێکی طەبیعی نەبوو وەکو ئەوەی کە با بڵێن چۆن ڕەجولێکی ئالی حرەکەتی پێکەین ئەوە بەڵگە و دەلیلە ئەوەی کە زمانی جەستە بخێنێتەوە تێگە ئەم کابرایە لە حاڵەتێکی زۆر دەرونی زۆر خراپایە. تەنانەت قسەکانی ئێستاوای لێ هاتووە لە لای ئەمریکیەکان بڕوای پێ ناکرێ جاران 50% تا قسەکانی هەر سەرۆکێک کە وعدی ئەدا با بڵێن بڕوای پێ ئەکرا 50% بڕوای پێ ناکرێ. ئێستا ئەگەر ئیحساییەک بکرێ لەوەیە با بڵێن ڕاپرسیەک بکرێ لەوەیە من یەقینم هەیە لە سەتا دەی کۆمەڵگەی ئەمریکی قەناعەتی بەو مەسەلەیە نییە. یعنی ئەوەی کە ئێستا ئاگاداری ئەمریکا بێ حاڵەتێکی زۆر ناخۆشی
خصوتە سەر هەموو جیانەوە ئەوروپاوە ئەمریکاوە بەنیسبەتی غاز و بەنیسبەت ئەگەبێت و لە ئابووریا باسکەین تەماشاکە چه ئەزمەیە کەوتۆتە هەموو دنیاوە نەک تەنها با بڵین بەڵام ئەم خۆڕاگریەی ئێران بە حەقیقەتەن ئەمە چاوەڕێیان نەکردبوو ئەمە بەڕاستی حەقیقەتێکە لوتی کیانی جوولەکەی شکاندۆ لە هەمان وەتا لوتی ئەمریکایەکانیشی شکاندووە ساڵێن ئێمە چام شەڕی ئێمە شەڕی ئیسرائیل ئەیکەین شەڕی بۆ کیانی جوولەکە بکەین ئێمە ئێستا هەر فەردێکی ئەمریکی ئەگەر بێت و قسە بکەی لەگەڵیا ئەڵێ ئەم شەڕی من نییە کەی ئەو ئەگا بە من ئێران نەگەیشتۆ بە مەصالح لە مەصالحی منی نەداوە ئێستا لە هەموو شوێنێک لە مەسلحەتی ئەمریکا ئەدرێ هەموو شەریکاتێکی ئەمریکی ئێستا معڕەزە بۆ لێدان لەلایەن ئێرانەوە ئەمە هەمووی بۆ تەمای ئەوەی کە بە فعلی ترامپ شتێک نەماوە پەشیمانیەکەی بەڵام تازە پەشیمانی ئیلا منەزەر من وایە احتیمالە قراری ئەوە بدا یەکلایەنە خۆی شەڕەکە ڕابگرێ من بە دووری نازانم ئەوە باش دکتۆر چونکە ئێستا تقریبا کەمتر لە ڕۆژێک ماوە معلومە لای بەڕێستان 6 مانگ تەواو ئەبێ 6 مانگ ئەو مەوعیدە دە ڕۆژەی کە دابوو درێژی کردبوو تەواو بێ ئەی دوایەوە چیەکە ئەڵێ بەردی بەسەر بەردەوە نایەڵم بەڵام ئەوە تا ئەو تەیارانەی کە ئەو ئەیود من ئاسمانی ئێرانم گرتووە ئەوە تا ئەو ئاسمانی ئێرانە تەیارەکانی کە بە مەلاین دۆلاراتی سەرف کردو لێکەوێتە خوارەوە باش دکتۆر محەممەد و ئێران خۆشی دەڵێ ئێمە هێشتان هەندێک سیلاحمانەیە خۆمان دروستمان کردووە بە کارمان نەهاوردووە زۆر باش ئەی باشە دوایەوە چیەکە ئەمە بۆ قۆناغی ئایندە ئەمریکا دکتۆر محەممەد پرسیارێکی زۆر جدیاتۆتە پێشەوە کورد دەڵێت شەڕ لە نیوە بگەڕێتەوە زەرەر لە نیوە بگەڕێتەوە ئەمریکا 27 وڵاتی ناتۆی لە خۆی کردووە بە دوژمن کە نەش بوون بە دوژمن ئەوە تازە لەمە دوا پشت بە ئەمریکا نابەستن بیان پارێزێ جگە لە 3-4 وڵاتۆکەی خەلیج هەموو وڵاتانی دیکەی شەرقی ئەوسەتی لە خۆی کردووە بە دوژمن ئەمریکا گرژیەکانی لەگەڵ چین گەیشتووەتە لووتکە لەگەڵ رووسیا گەیشتووەتە لووتکە بە تاقی تەنیا لەگەڵ ئیسرائیل ماوەتەوە پرسیارەکە لێرەدایە ئەمریکا بۆ لە جەنگێک ناکشێتەوە کە دەزانێت تیایدا سەرکەوتوو نابێت ئەمریکا لووتبەرزە من وا تەوەقعەکەم ترامپ لە کۆتاییە وەک عەرزم کردی پێش ئێستا پێش ئەم پرسیاری جەنابێت بەڵێ احتیمالە یەکلایەنە ئەو هەوڵی ئاگربەستی بکە ئەوە مەسەلەیەکە یعنی درۆی دوو لە ڕووی جەنابەت و با بڵێن بینەران درۆی زۆر شاخاوی گەورە ئەکا کە عەلە ئەساس ئێران من ئەمانەوێ دابنیشین لەگەڵ یەکتری ئەو مفاوەزات بێ ئەم شتانە یان ئەوە تا ئەڵێ مفاوەزات خۆیان داوای مفاوەزاتیان کردو ئەوە تا بە ئاشکرا ئەڵێن ئێمە داوای مفاوەزات ڕەت ناکەینەوە ئاشتیمان ئەوێ بەڵام ئاشتیەک نەک جارێکی کە ئەمجار شەڕ بێتەوە دژمان چونکە ئێمە تەجروبە ئەزمونمان هەیە و چەندەها جارە لە کاتی ئاشتیە ئەوان لە ئێمە ئەدەن بۆیە ئێمە بڕوامان پێیان نییە ئەبێ ضەماناتێکی نێودەوڵەتی ببێ کە ئەمریکا ئەم ئاشتیەی بەڕاستی لەگەڵ ئێمەیەکە و قەرەبووی هەموو ئەو زەرەر و زیانانەی کە لە ئێمە دراوە بیکە ئەگەر ئێران لە شکستیا بێ زوو ئەیوت وەڵام من ئامادەم دێڵە دەی با لە نیوەی بگەڕێتەوە بەڵام ئێران چی ماوە کە بترسێ و لە دەستی بدا چی ماوە بترسێ و لە دەستیدا ئەوەی کە نەیان کردویانە یعنی ئەم سیلاحانەی کە ئەمان بەکاریان هاوردووە قەناعەتت ببێ لە جێنگی جیهانی دووەم مەگەر ئەوەندە بەکار هات بێت بەڵام چیان کردو و نەتیجە چیان کردو زمان حاڵی خۆیان ئەڵێن شوێنێ نەماوە لێ نەدەین هەموو مەسەلە استراتیجیەکان لێ نەدەن ئەڵێن هیچ ڕۆکێتێکی نەماوە دەڵێن دژە تەیارە و دژە ئاسمانی نەماوە ئەوە تا دەرکەوتووە ماوێتی ئەڵێن ئێمە دابەزینە سەر ئەو جەزیرەی و ئەیگرین ئەوە تا ناوێرن و ناتوانن ئەمە هەموو مەسئلە گەلێکە نەتیجەی نهایی ئەوەیە ئەبێ ئەمریکا دان بە شکستەکەی بنێ وەکو چۆن دانی بە شکستەکەی نا لە ئەفغانستانە چۆن وەکو دانی بە شکستەکەیدا لە ڤێتنامە وەکو چۆن دانی بە شکستەکەی نا هەر ترامپ خودی خۆی ئەڵێ غەڵەتێکی زۆر کەورە بوو کە بۆشی باوک و بۆشی کوڕ ئەو شەڕیان خستە ناو عێراقەوە لە کاتێکە ئەو قسانەی کە کردیان دەربارەی عێراق با بڵێن ئەسلیحەی کۆکوژی هەیە و ئەوەی هەیە هیچی لەوانە نەبوو ئەمە ترامپ خۆی وا دەڵێت سبەی دووسبەی کەسانی کەش دێ لەعنەت لە ترامپ کا بڵێ ئەو ترامپە شەڕی ئێمەی نەکرد ڕۆی شەڕی ڕژێمی جوولەکەی کرد بۆمان لەبەر ئەوە ئەمە زۆر نزیکە من زۆر بە نزیکی ئەیبینم باش دکتۆر باس لە وادەکەی دۆناڵد ترامپ کرد بۆ کردنەوەی گەروی هورمز وا خەریکە وادەکەی تەواو دەبێت
بەڕێستان ئاماژەتان بەوە کرد ئەمریکا چی ماوە کە بەکاری نەهێنێت لەم جەنگەدا؟ ئەمریکا چی دەکات دەگەرم وادەیە تەواو بوو؟ ئەو پەڕی وەکو چۆن تا ئێستا کۆمەڵێ هێرشی ناڕەوای کردووە. مەتەلەن ئاخر سەرۆکێک بڕوا هێرش کاتە سەر پردێک کە خەڵکی پیاە دەڕوە لە بینی دوو شارە بە حجەی ئەوەی وەڵا سیلاحەکان ئەگوازنەوە. ئەو قسەیە هەر خۆی قسەیەکی منطقی نییە. ئەو سیلاحانە چۆن چۆنی ئێستا ئەگوازنەوە. ئەوە مەسئلەیەکە. خۆ هەموو تیارەکان و تیاری تەجەسوسی لە ئاسمان هەیە، قەمەر سناعیەکان هەمووی لە ئاسمان هەیە. ئەم حجەیەکی زۆر وایە، بەڵام دەیەوێ بە شێوازە لە شێوازەکان وەکو خۆی باسێکە ئەینێرمەوە عەسری بەردین، چەرخی بەردین، چەرخی بەردین. یعنی ئەمە مەسئلەیە کە بەڕاستی ئەو پەڕی شکستیە و لە لاحی عسکەریشەوە تۆ تەماشایکەی ئەمە ئەو پەڕی شکستیە. تۆ تەسەور کە تا ئێستا جورئەت ناکە شەڕی زەمینی بکات، چونکە ئەزانێ شەڕی زەمینی بکات دەرناچێتەیە. ئەو لە ئەفغانستان دەرنەچوو، ئەو خەڵکە هەژار و فەقیرە ماوەی چەندەها ساڵ مقاومەیان کرد و عەزیمەتیان بوو، مەجبور شکایەوە و تەنانەت خۆتان نەزان بە چ عیززەتێکەوە ئەفغانیەکان با بڵێن مفاوەزاتیان کرد. بە مەمنونیەت ئەمریکا کشایەوە، لە عێراقا بە ئەمان شێوە، لە ڤێتنام وەختی خۆی، و لە کۆمەڵ ئەمریکا لە هەر شوێنێک تەدەخولی کردبێ ئەو شوێنەی وێران کردو بۆ چەندەها ساڵ، بەڵام بە ناچاری شکستی هاوردە و ڕۆیشتوتەوە. و حتى ئەمەی ڤەنزویلاش ئێستا ڤەنزویلاش حاڵەتێکی زۆر غەلەیانی هەیە لە ناو ڤەنزویلایە. ئەوەی معلومات وەرگێ بزانێ زۆر خەڵکەکەی بێتاقەتە لەبەرەوەی ئەمەی کە ئەو کردوێتی، یعنی هیچ شتێکی لە قانونی دەولیان نێشتەوە، قانونی نێودەوڵەتی نەماوە، ئەبێ قانونی نێودەوڵەتی ئیعادەی نەدەری لێ بکرێ جارێکیکە. دەبێ قانونێکی کە دامنرێ پاش ئەم هێرشەی ئەمریکا بۆ ئێران، ئەبێ یاسایەکی کەی بێ، ئەبێ UN ئیعادەی نەزەر بکە لەم کەڵەگایەی کە ئەمریکا دەیکا. لەم لاشەوە تا جەنابتان ئاگادارن سین بووە عیملاقێکی زۆر گەورە و سیرکەرە و لە هەمان شێوە من قەنەعەتمە یارمەتی لەوانەیە تەکنیکی و مەسایلی مخابڕاتی ئەمانەش بدا. من بە دووری نازانم، هەروەها سینی رووسیاش دژمنەکەم دۆستمە. ئەمە مەسئلە گەلێکە، واتە ئەمریکا هیچ شوێنێکی بەخۆیەوە نەهێشتووە، هیچ میلەتێ لە میلەتانی دنیا بێجێ نەهێشتووە، چونکە پاڵپشتی ڕژێمێک ئەکا ڕۆژانە دەیان کەس ئیعدامەکە کە قانونی ئیعدام لە لای ئەوانە با بڵێن لە ئەوروپایە مەمنوعە. ئەوەی کە بە غەزەیەکانێکە دیل چۆن ئەبێ لە قانونی دەولیە قەت نابێ دیل بکوژرێ و ئیعدام بکرێ. ئەو دیلەکان قانونێکیان دەرکردووە لە کەنیسەت کە دیلەکانی با بڵێن فەڵەستینیەکان ئیعدام بکەن. ئەمە مەسئلەیەکە، ئەمە هەمووی پێشێری قانونی دەولیە، بۆیە خەڵکێکی قانونی ناس تەنانەت حتا لە جوولەکەکانیش بێتاقەت لەم کارەی کە ئێستا ئەکرێ لە جیهانە. یعنی ئەم گرانیەی کە ئێستا هەیە مەگەل لە حربی عالەمی یەکەم و دووەمە ئەو گرانیە بوو بێ لە ئەوروپا و لە غەرب و ئەمەنە چەندێک خەڵکی کە تەحەمولەکە. بۆیە ئەگەر بێت و ئەمە مانجێکی کە بخایەنێ ئەم شەڕە، بە قەناعەتی من گەورەترین هۆسە دروست ئەبێ لە هەموو جیهانە، گەورەترین هۆسە دروست ئەبێ. بۆیە ئەوێ 10 ڕۆژ 15 ڕۆژ بەس من قەناعەتمەیە سیرکە ماوەیەکی کە هەر ئەو ترامپەی کە تۆ ئەیبینی یان یەکلایەنە ئەکشێتەوە یان تەنازولاتی گەورەترەکە. باش دکتۆر محەممەد، بەڵام ئەوەی زەختی لەسرە کیانی جوولەکەیە، ڕژێمی زایۆنیە، ئەوانە زەختیان لەسرە. ئەگەر ئێستا خۆی دەستکراوە بۆیە من بە قەناعەتەوە ئەڵێم وازی ئاور لە مەسەلە ئەخیرا نیشانە بێ هەرە وا بکە یانەوە تا وەزعەیە خوڵقی بووی. باش دکتۆر محەممەد، بۆچی ئەگەر مانگێکی دیکەم شەڕە بەردەوام بێت هۆسە دروست دەبێت، کێشەی گەورە لە جیهان دروست دەبێت؟ ئێستا معلومە لای بەڕێستان نەوت ئەوە لە $120 وردە بەرەو سەرتر ئەڕوە. ئەگەرچی ئێران سیاسەتێکی زۆر عاقلانەی ئێستا بەکار هاورد بە حکمی ئەوەی ڕێگەی داوە بە تەنها ئەو کەشتیانەی کە با بڵێن سەر بە کیانی زایۆنیە و لە ئەمریکیە ئەوانە نێڵێ لە گەروی هورمزەوە دەرچێت. ئێستا بۆ ئەوروپایەکانشی کردەوە ئیلا ئەو کەشتیانەی کە بەکار دێ و یارمەتی با بڵێن جوولەکە و ئەمریکا ئەدا ئەجیناوا وردە کەشتەکانی کردەوە. بەڵام ئەزما ئەکەوێتە چۆوە ئەزما بە دەرەجەی یەکەم ئەکەوێتە ئەمریکا و کیانی زایۆنیەوە. کیانی زایۆنی ئێستا گەورەترین مشکلەیە، نە سیاحەتی ماوە، نە مەسانیعانەکانی وەکو پێویست ئیشەکە، خەڵکەکەی زۆربەی زۆری بەردەوام ئەوە
لە سنوورەکان لەناو ما بڵین لە تەل ئەبیب لەناو نەفەقەکانن خۆیان ئەشارنەوە واتە حاڵەتێکی نەفسی زۆر گەورەیان بۆ دروست بووە و بۆ ئەمریکیەکانیش دروست بووە لەبەرەوە ئەگەر بێت و ئەمە زیاد ببێ احتیمالە یانەوە تا ئێستا ترامپ مغامرەیەکی کە بکە مەتەلەن بۆ نموناوەکەوەی هەرەشاکە ئەڵێ لە چاڵەنەوتەکان ئەدەم لە هەمان وەختە با بڵین لە مەنەسەکان ئەدەم و گەروی هرمز ئەەکەمەوە کۆمەڵێ مەسائل بەکارێنێ ئەگەر بێت و ئەو تەسعیدە بکە بە طبیعەت ئەزمەیەکی کاکەوێتە عالەمەوە تحمل ناکرێت ئەوە غازەکان معلومە لای بەڕێست وەکو پێویست ناڕوە مەشاکلەکان گەورەترێ بێ شەریکاتی ئێوەستە وردە کەسادێکی تێکەوتووە خەڵک ناوێت تعاملکە لەگەڵ شەریکاتە زۆری شەریکاتەکان ئێستا هێنن و تەنانەت حتا سەربازەکان شێسە لە هەموو وڵاتانە خۆی ئەڵێ فەردەکانی ئێمە با خۆیان بڕۆن بشارنەوە یان لەوێ نەمێنن بچن بەرەو تورکیا بچن بەرەو ئوردن بەرەو شوێنەکانی کە خۆیان ڕزگارکەن و لە وڵاتانە نەمێنن چکە ژیانیان لە خەتەرایە یعنی ئەمە هەتا کەی چاوەڕێکە ئەگە مانجێکی کە ئەم وەزع ببێ من قەنەعەتمەیە وەزعەکان زۆر خراپ ئەبێ هەم بۆ ئەمریکا هەم بۆ کیانی زایۆنیستی بە بڕوای دکتۆر ڕاستە ژێرخانی لەوانەیە زۆری ژێرخانی ئێرانیش با بڵێن تێک چێ و شەڕەکە وردە تۆزێ وڵاتانی کەش بگرێتەوە ئەندێ وڵاتی کە بگرێتەوە چونکە شەڕ دائیمەن وێرانکاریە بۆ هەمووان بەڵێ دکتۆر محەممەد ناتوانین بڵێن سەرکەوتنێکی سەرکەوتنە کولن بەڵێ با بڕوای جەنابتان دکتۆر محەممەد ئەم هێرشەی کە دۆناڵد ترامپ هەڕەشەی کردووە ژێرخانی وزەی ئێران وەک چاڵەنەوتەکان وەکو مەنەسەکانی غاز و وێزگەکانی کارەبا دەیکاتە ئامانج ئەگەر بێت و گەروی هورموز نەکرێتەوە پێتان وایە جەنگ گاتە و ئاراستەیە ئەمریکا بیهێوێت دۆخەکە بەم جۆرە هەڵکشێنێت خۆی لە بەرژەوەندی ئەمریکادا نییە ئەو جەنگە بەردەوام بێت ئەوە حەقیقەتێکە بەڵام کیانی زایۆنی وا تەسەورەکە لە مەسلحەتی ئەوە چونکە ئەم شەڕە ئەمریکا بۆ یەکامە یەکەمین جارە بەم شێوازە ئەمریکا شەڕێک بۆ با بڵێن زایۆنیەکان بکە ئەمە یەکەمین جارە بەم شێوازە کردوێتی پێشتر بەردەوام یارمەتی داونە چکە ئەوان خۆیان ئەمیان ناش لەم منطقەیە بۆ ئەوی مەشاکل لەم منطقەیە بێ خێر و بێری ئەم منطقەیە بدۆشن وەکو حەزرەتی نوح فەرمووی ڕەبی ئەنزلنی منزلا مبارەکەن و ئەنتە خەیر المنزلین خوایە کە شتێکەم لە جێ بگیرسێتەوە کە شوێنێک بێ مبارەک بێ ئەو بوو خوای تەبارەک و تەعالا فەرمووی وەستەوەت عەلە الجودی لە چیای جودیە نیشتەوە ئەم منطقەی ڕۆژهەڵاتی ناوینەوە ئەم شەرقی ئیسلامیە منطقەیەکی خێر و بێرێکی زۆر گەورەی تێدایە بە طبیعەت شەڕەکە شەڕی ئابووری و اقتصادە و حەقەتەن کرامیش کابرایەکی با بڵێن بزنسمانە بە تەسەوری خۆی قازانجی زۆر گەوراکە بەڵام بەدید و بۆچوونی من گەورەترین زەرەرەکە بۆیە ئەم شەڕە ئەگەر بێت و فراوانی بکاتەوە ئەوە لە بەرژەوەندی ئەو نابێ و بە فیعلی وەکو جەنابەت ئیشارەتت پێ کرد ئەوە تا ناتۆیە بە ترسنۆک لە قەڵەمیان ئەدا ناتۆی نێشتەوە دەوڵەتانی دەور و پشتی هەمووی ناحەزن ئێستا تەنانەت حتا دەوڵەتەکانی کەندا و ئەوانیش ئێستا بێتاقەتن تەسەورەکەن با بڵێن لە جیاتی ئەوان دیفاعیان لێ بکەن ئەوە تا شوێنەکانیان وڵاتەکانیان بۆ تا جێگەی شەڕ و شۆڕ ئەمانە هەمووی ئیعادەی نەزەر ئەکرێ من نەزەر وایە دوای ئەم حاڵەتە ئینتیهای ئێم شەڕە بەڵێ لاگەری هێرشی دکتۆر محەممەد لاگەری هێرشی سەر ژێرخانی وزەی ئێران پێتان وانییە کە ئەمریکا دۆستەکانی لە وڵاتانی خەلیج دەکات بە قوربانی یعنی یەکێک لە ئەو فاکتەرانەی کە ڕەنگە ببێتە هۆکاری ئەوەی کە ئەم هێرشە نەکاوە چەند جارێک دوای خست بێت مەترسی کاردانەوەکانی ئێرانە بۆ سەر وڵاتانی خەلیج ئێران دەیان جارنەی شاردوتەوە کە من دەستم ناگا بە ئەمریکا بەڵام دۆستەکانی یاخود هەر خاکێک بۆ هێرشکردنە سەر ئێران بەکار بێنرێت ئێمە لی دەدەین لاگەری ئەم حاڵەتەدا ئێران دەیان جار هەڕەشەی کردووە پێتان وانییە زەرەرمەندی سەرەکی وڵاتانی کەنداب دەبن ئەوە حەقیقەتێکە حاشاڵ نەگرە و ئەمەش بۆیە من کە باسی مانجێکم کردووە ئەمە بۆیە ئەبێتە مایە ئەوەی کە وەزعێکی زۆر خراپ بخڵقەیە لە ئابووری دنیا تێک بچێتە ملیەکە تەنگەژە و ئەزمەیەکی زۆر گەورە دروست بێت لەبەرەوە ئەگەر بێت و ئەم مغامرەیە بکە بەحقەتەن ئەمە مغامرەیەکی زۆر گەورەیە ئەگەر ترامپ بیکە یەکەمیان خۆی لەناوەچێت ئەمە یەک
ئەبێتە مایە ئەوەی کیانی زایۆنیش زۆر زەعیب بێ هەیمەنەی نەمێنێت لەسەر منتەقەکە لە هەمان وەختیشە دۆستەکانی هەمووی لێ بتارێن نەیارەکانشی وەکو سین و رووسیا باڵا دەستە بن. ئێستا گەورەترین تەنازولی بۆ رووسیا کرد ئەوە تا نەوتی رووسیا بە ئیسراحەت ئەڕوا مع العلم حەسارێ بوو لەسەری. ئەمە مەسئلەیە کە بە حەقیقەتەن ترامپ تەوەقۆی ئەوەی ناکرد بەم شێوازە ئێران ئەم ستراتیژیە وردەی هەبێ، یعنی لە ڕوحی ئەمریکای داوە، لە اقتصادی ئەمریکای داوە، یعنی مقابل ئەوەی کە ئەمریکا شەڕی ئابووری ئەکا ئێستا لە دڵی ئەمریکایدا هەموو ئەوێ ئەو شێنانە وشکا کە ئەمریکا وا تەسەورکە قازانجی لێەکە و ئەزمەیەکەش بخاتە ناو ئەمریکاوە بۆیە بەدید و بۆچوونی من چکە ئەوان سەبریانەیە لێ شتێکمان نییە تازە لە دەستمان چوو بێ هەرچێکی کردوێتی و ئێمە سەبر و تەحملمانەیە پێیان ئەڵێن سەبری ئینقلابی ئەوان سەبری ئینقلابیانەیە قوربانجان. زۆر باشە دکتۆر محەممەدی بەڵام ئەوەی کە بۆ کیانی جوولەکە هاتووە بۆ نووزەیەک ئەزالێ ئەم منطقەیە ئەردێکی پیت و بەرەکەتە ئێمە هاتوونەتە نایەوە و ئاشتی و ئاشتاییشمان ئەوێ و جوولەکانی ئەم شەڕاکەم بۆ ئەوەی کە ئاشتی لە وڵاتەکەمان بێ ئەوە دەرکەوت ئاشتی نییە کەس تەمین نیە لە ماڵ مناڵی خۆی تەمین نیە لە ژیانی تەمین نیە نازانێ هەر چ کاتێ درونەیەک یان ساڕوخێک لە ماڵەکەی ئەدا بۆیە هیجرەیەکی عکسیش دروست بووە حتا لە با بڵێن کیانی زایۆنیە لە فەڵەستینە و لە هەمان وەختشا وردە لە ئەمریکاشە شوێنەوارەکەی ئەوە بە ئاشکرا دیارە $4 ئاخرەمە من قەنەعەتمەیە لە 4 ئەڕات بەرزتریش ئەبێتەوە مەسەنەعانەکان ناتوانێت ئیشکن مع العلم ئەو خاوەن نەوتە خاوەنی نەوتێکی با بڵێن مجەمەدە یعنی بەستراوە بەستەرە یعنی با بڵێن نەوتی ئەیە بەڵام نەوتەکەی زۆر بە زەحمەت دەرەچێت تەکلیفێکی زۆر زیادەکە احتیمالە لەم لایەنەوە ئەمریکا ئێستا بەکاری بێنێ ئەو نەوتە ئیسفادەیەک بکە بەڵام ناتوانێت ئەو هەموو ساڕوخانی کە ئەیکاتە قوربانی کیانی زیولەکە. بەڵێ باش دکتۆر محەممەد باس لەوە کرد کە بنیامین نەتانیاهو دەیان جار باسی لەوە کردووە کە ئێمە خەریکین ئێستا ئاشتی بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست دروست دەکەین خۆرهەڵاتی ناوەڕاست لە دەستی گروپەکان ڕزگار دەکەین بەم ناوە هاتوون هەمیشە هێزە داگیرکەرەکان هیچ کاتێک بەناوی شەڕ و داگیرکاریەوە ناتون چەمکی جوانیان هەڵگرتووە حتا لە ئەفغانستان لە عێراق لە سووریا لە لیبیا لە وڵاتانی عەرەبی هەمووم چەمکانەمان بینیوە بەڵام لە ئێستادا خەریکە ماترسەیەکی زۆر جددی لەسەر وێزگا ئەتۆمیەکانی ئێران دروست دەبێت خوا نەکردە لە ئەگەری تەقینەوەی وێزگەیەکی وەکو بوشەهر وەکو وەزیری دەرەوەی ئێران ئاماژەی پێ کردو هەموو وڵاتانی کەندا و تووشی پیسبوونی تشکدانەوەی ئەتۆمی دەبن. ئایا لە حاڵەتێکی وادا کارەسات ڕوودات ئۆباڵی ئەم کارەساتە دەکەوێتە ئەستۆی شێ دەکەوێتە ئەستۆی ئێرانیەکان کە شەڕیان و تەسعیدیان گاندووەتە ئەم ئاستا یاخود ئەوانەی کە هێرشیان ئەنجامداوە؟ پرسیارەکەی جەنابەت وەڵامەکەی زۆر ئاشکرایە لەبەر ئەوەی کێ شەڕی فرۆشتووە ئەوان لە دانوستان نابوونە ئێران بۆ تەسلیم نابێت دکتۆر محەممەد لە کاتێکە وەزیری دەرەوەی ئێران ئیشارەتی بەوە کرد مفاوەزات و دانوستانەکان بەرەو زۆر باش ئەڕوا لەو حاڵەتەیە دەستیان کرد بە لێدانی ئەم جەنگە هەڵگیرسانی ئەم جەنگە ئەمە مەسئلەیەکە عەرەب ئەڵێ ئەلبادی ئەظلم ئەوەی کە لە پێشە شەڕەکە ئەنێتەوە ئەوە زاڵمە ئەم دیفاعکە بە پێی قانونی دەوڵیش تۆ توانی دیفاعکەی بە پێی شەریعەتی خودای تەبارەک و تەعالاش کەسێ بێ ماڵەکەت داگیرکە کەسێ بێ وڵاتەکەت وێرانکە کەسێ بێ بتکوژێ توانی دیفاع لە خۆت بکەی قانونی دەوڵیش وا ئەڵێ و شەرایعی ئاسمانیش وا دەڵێ بەڵام ئەوان بۆ ئاشتی هاتوون دیارە کێ شەڕ فرۆشە لە هەموو دنیا دکتۆر ئەوان دەڵێن ئێمە بۆ چەسپاندنی ئاشتی لە خۆرهەڵاتی ناوەڕاستی ئاخرەوە درۆیەکی شاخاوەیەوە کۆم و درۆکانی کێن یعنی ڕایەکی تر هەیە دکتۆر محەممەد دەڵێ ئەگەر ئێران تەسلیم ببێت ئەم کاولکاریە لە ئێران و لە خۆرهەڵاتی ناوەڕاست کۆتایی پێدێ بەم سەرنجە لە کوردەواری قسەیەکێ نامەوێ بیڵێم ڕاستە و خۆت ڕەنگە لێم تێبگەی بۆەوەی کە سەلامەت بێت دەبێ تەسلیم بێت ئەمە ڕایشی خوێندنەوەیشی واقعیە ئەو خێنەوەیە کە بەڕاستی نەقانونی دەولی لەگەڵیایەتی
ونشرائعي آسمانش بتايبت إسلام لقلياتي إسلام بعكسه دفرميت واعدوا لهم ما استطعتم من قوة ورباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم أبيتو خد آمادكي أوكم مسلمان شونك أو أيوتو لناوبا تو بيدي فعل خودكي بعكسه أجر هيزو قوة تبو أو وقتها شديدة به بو نمونة كين مو باكستان هتا هيزي نبو قنبلين نووي نبو همو وقت هندستان تهديد يكرد تدخلي نابي يكرد ظلمي اللي أنا كرد كخاوني أتومي بو أو تا أشتيه لما بيني أنا وحسب الوصول دوستاتي أنا يستلقى لي أكتر يعني بەڵێ لبر أو خواي تبارك وتعالى ماسي إعدادك أخونا لي توبرو شري بيبكا عليه مقابلك بترسي بوينه شرك على قلطة يعني هربو نمونه بشوك ينمو دوك الشركا يشك دمان شيء فيها أو كيفينية قناعت ذكر دواري خمان دائما خنجريان لا هين يعني كده سيمن كان بردوام خنجريان فيه هيش نبغى شقوي شي فيه بو أو أم شقويا من دورة كاتو ولا شر نجنزيك مكاتو ولا شر شو كان مقابل بزانية من اشتيكم فيها برامبر أو بهيسترا بەڵێ ناوي شركة على قلمه باش دکتۆر دوای ئەوەی کە ئێران لە مەترسی ڕوخانی ڕژەمەکەی نەجاتی بووە ینی پەنابردن بۆ دروستکردنی چەکی ئەتۆم و ئەگەر هەی بیاشکردنی چەکی ئەتۆم لە ئێستادا ئەمە کارێکی مەحاڵ نییە واتە ئێران لەو قۆناغە دەرچووە ینی با پرسیارەکە بەم جۆرە بێت ئێران شەڕی سەرەکی ئەمریکا بۆ سەر ئێران هۆکاری سەرەکی بابەتی پرسی ئەتۆمی بوو دروستکردنی چەکی ئەتۆمی ئێران دەتوانێت ئاشکرای بکا کە ئەتۆمی هەیە یاخود لەم مەترسیە دەرچووە کە پەنا بۆ دروستکردنی چەکی ئەتۆم ببات خۆی ستراتیژیەکە زۆر لەوە گەورەترە من لە ساڵی با بڵێن 99 دیراستێکم نووسیەوە وەکو سنتەری هودا بۆ لێکۆڵینەوەی سیاسی و استراتیژی باسی چیەکە باسی ئەوەم کردووە استراتیژیەتی جوولەکە لە ناوچەکەدا استراتیژی لیکاندنی خاکەکانی دەور و پشتی بەخۆیەوە و لە هەمان وەختە پارچەکردنی ئەو دەوڵەتانەی کە هەیە ساڵی 1982 جەمعیەتێکە جەمعیەتی گەنجەکانی جوولەکە کە زیرەکترین گەنجەکانی ئەو سەردەمەن ئیشارەتیان بەوە کردووە ئەبێ استراتیژیەتێکمان نەبێ ئەو وڵاتانەی دەور و پشت پارچەکەین لیان ئەوە تا داگیری کەین لەبەرەوە جوولەکە خۆی بچووکە ئەگەر بێت و سەیطرە نەکەین ناحیەی مادێ بێ سەیطرەکەین حروب بخەینە ناو ئەو منطقانەوە لە هەمان وەختە سەرچاوەکانی ئاو وەکو دیجلە و فرات و ئەمانە ئەبێ هەمووی لەژێر دەسەڵاتی ئێمەیە بێ سێحون و جێحون هەروەها لیطانی نهر الأردن ئەمانە هەمووی بێ لەژێر دەستمانە بێ فعلا شەڕەکان هەوڵ و تەقەڵای ئەوەیە ئەوان هەدەف و ئامانجیان ئەوەیە عێراق پارچە بێ سووریا پارچە بێ سوودان پارچەیان کرد میسر پارچە بێ سعودیە پارچە بێ تەنانەت لەوێیان دەڵێن دەبێ دارخورماکانی مەدینە بگەڕێتەوە بۆمان چونکە پێغەمبەر ئەوان ئەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمەی دەرکردووە لە مەدینە و دارخورماکانمانی داگیر کردووە واتە ئەوان داوای مەدینە شەکەن ئەوە ستراتیژێتێکی جوولەکەیە و ئێستا ترامپ جێبەجێیەکە بەڵام ئەگەر بێت و ئێران عایقێکی یەکەمە تەواو بێ ئەوان ئێستا تهدیدی تورکیا شەکەن تهدیدی هەموو وڵاتانی دەور و پشتەکەن یان ئەبێ لە زمنی سیاسەتی ئەوان نابێ یان ئەوە تا ئەبێ نەمێنێن یان ئەوە تا نیزامێ دروستەکەن سەر بەوان بێ بەڵێ دکتۆر بۆیە شەڕی ئێران نییە بەس و ئاشکرا خۆیان وا باسەکەن شەڕی دەستبەستە داگرتنی ئابووری ناوچەکەیە دکتۆر محەممەد کۆتا پرسیارم بۆ بەڕێستان سوپاسام کاتە لەگەڵمان بووی ئێمە وەکو گەلی کورد کە هەردوو لایانی شەڕەکە دەبینین لەلایەک کۆماری ئیسلامی ئێران سەدەیە کە پارچێکی گرنگی کوردستانی گەورەی لایەودەستی بەسەرداگرتووە لەلایەکیشەوە کورد هۆکاری هەموو مەینەتی و قوربەسەریەکانی بۆ وڵاتانی ئەوروپا و ئەمریکا لە ڕێکەوتنەکانی سایکس بیکۆ و لۆزان و ئەو ڕێکەوتنانەی لە بیستەکانی سەدەی ڕابردوودا کران دەبینێت ئێمە کە شاهیدی ئەم جەنگەین لەم سەردەمەدا دەژین هەڵوێستمان چۆن بێت وەکو کورد جیاوازی ئایدۆلۆژی جیاوازی مەزهەبی وامان لێ بکات کە پێمان خۆش بێ ئێران بکەوێت
یاخود بابەتەکانی ئیپستن و هەژمونی ئەمریکا بەسەر جیهان و چاوچونوکی خۆرئاواییەکان وانمان پێ باش بێ ئێران سەر بکەوێت ینی هەڵوێستی ڕەسەن چییە ئێمە هەمان بێت لەم دۆخەدا؟ وڵی کاکە کارزان ئەم پرسیاری جەنابەت پرسیارێکی زۆر ستراتیژی زۆر شوێنی خۆیەتی. سپاس. ئێمە لە بەرنمەیەکی تایبەتە هەر لەم کەناڵە خۆشەویستەی جەنابتان سێمین ڕۆژی با بڵێن هێرشەکە بۆ من ئیشارەتم بەوە کرد. کورد ئەبێ خۆی و دەسەڵاتدارانی کورد بە تایبەت لە هەرێمی کوردستان و لە کوردستان هاتە هەر چوار پارچەکەی کوردستان هەوڵ و تەقەڵای ئەوە بدەن بە تایبەت لە هەرێمی کوردستاندا کە دەسەڵاتێکمان هەیە لێرە خۆیان دوور بگرن لەم شەڕە، یعنی نەبنە تەڕەفی ئەم شەڕە. عەردەکەمان نەبێت بە با بڵێن جێگایەکی ئەم تەسفیەی ئەم حیساباتانە، چونکە ئەم حیساباتانە تەسفیەی گەورەی تێدایە و ئێمەی کورد وەکو تا ئەم ساتە وەختە نە دەوڵەتمان هەیە نە کیانێکی زۆر بەهێز و بە قەوتمان هەیە، خۆمانش لەناو خۆمانە خۆت ئاگاداری وەزعەکەمان چۆنە. لەبەر ئەوە من لە هەموو ئەو دیراستانەی کە ئەمە ئینشاءالله تعالی کوردستان پارێزراو ئەبێ، بەڵام لە ئەمان وەختە بتێنێتەوێ چونکە دەور و پشتمان هەمووی ئاگرە هەر پرشی ئاگرمان بەر ئەەکەی، بەڵام مهم ئەوەیە خۆمان نەچینە ناو ئەو ئاگرەوە، ناو ئەو فیتنە گەورەی کە ئێستا بە فعلی هەیە لەم ناوچەیە. یعنی با بڵێن بتوانین بە تەوازن و بە باڵانسێک مامەڵە بکەین لەگەڵ هەموو ئەو هێزانەی ناوچەکەدا. بتەوێنێتەوە ئێمە ئێران جیرانی ئێمەیە، با بڵێن ئەمریکا سبەی دووسبەی لەو شوێنە دوورەوە ئەبێ ئەگەڕێتەوە بۆ شوێنی خۆی، کیانی جوولەکە ئەگەڕێتەوە شوێنی خۆی. ئێمە جیرانەکانمان دەبێ ئێرانە، تورکیایە، سووریایە، ئەمەیە کە ئێمە ملنەتی کورتیدان دەبێت لەم مەرحەلانەیە زۆر بە حکمەتانە بجوولێنەوە. ئێمە وەکو استراتیژیەتێکی کورد هەمان بێ لە مەرحەلە و قۆناغەیە کە بەداخەوە دەڵێم وەکو پێویست نیمانە، بەڵام سیاسەتمەدارانی کورد بە فەزڵ و منەتی خوای تەبارەک و تەعالا بە ئیرشادی کۆمەڵە خەڵکێکی مثەقەف و ڕۆشنبیر و با بڵێن استراتیژیوان توانیویانە ئەلحەمدوللا تەوازنەکە تا ئەم سانەتەوە وەختە ڕابگرن. ئەم تەوازنە بەم شێوازە ڕابگرێت لە مەسلحەتی ئێمەیە. من بۆ نمونە لە AI هەندێک شتم لێداوە کە واقعی کوردستان و بە تایبەت وەزعەکەی لەم مەسەلانەیە چۆن ترێوێ، ئەڵێ منطقەیە کە ئامینتر بێ لە هەموو منطقەکانی کە کوردستانە. ئەمە مەسئلە گەلێکە، یعنی بە حەقەتەن زۆربەی زۆر استراتیژی جوانان شواڵێن پرشمان بەر ئەکەوێ، بەڵام ئەگەر بە عاقلانە وەکو ئێستا ئەوە بجولێنەوە من نەزەرم وایە هەم دۆستانمان و هەم خەڵکانی دنیاش لە خۆمان نەتارێنین وەکو ترام نەکەین، کەسی بەخۆیەوە نەهێشتووە. ئێمە ئەبێ ملاحەزەی ئەو وەزعانە بکەین، بە تایبەت جیرانەکانمان هەوڵ نەدەین ئێمە تەڕەف بین و مەعبەرێک بین، دەرگایەک بین بۆ ئەوەی لە ڕێی ئێمەوە کۆمەڵێ شتێ بکرێت، دوایی ئێمە ئەبینە زەحیە، ئەوان ئاشتە بنەوە و ئێمە دەبینە قوربانی. و الحەمدوللا تا ئێستا وەختە من دەسەڵاتی کوردیش دەستخۆشییان لێکەم، بەڵام ئەبێ لایەکش بکەنەوە بۆ ئەو خەڵکە تۆزێ کۆنتترۆلی ئەم هەموو گرانیە بکە لە ناو واقع ئێمە، چونکە ئێمە جارێک کەمتر ئەو شتەمان بەرکەوتەوە. وەسەلام. بەڵێ جەزاک الله. بەڕێز دکتۆر محەممەد بازیانی چاودەری سیاسی لە شاری هەولێرەوە ڕاستەوخۆ لە سەرم پرسە گرنگە لەگەڵم بووی، دووبارە سپاس بۆ لوتف و ئامادەبوونی بەڕێستان. خۆشەویستانم لێرەدا کۆتاییمان هێنا بەم ڕۆماڵە تا بەیگەیشتنەوە لە خوێندنەوەی دیکتر و خوێنەوەی دیکە و لە گۆشەی دیکە لەگەڵ میوانێکی دیکە. بەخوای گەورە مێرەبانتان دەسپێرم. سپاس بۆ بینەری و بیسەریتان. خواتان لەگەڵ.